دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆتە تەونی جاڵجاڵۆکە. هەر کاتێک موچە دوا دەکەوێت کاسبکاران بە هەموو جۆرەکانیەوە کارەکانیان لاواز دەبێت لە عەرەبەنەچیەکی سەرشەقامەکانەوە بگرا تاکو مۆڵ و مارکێت و تەنانەت ئەو پێداویستیانەی ڕۆژانە هاوڵاتیان دەبێت دەستی بخەن. هەمومان وەکو تەونەچی هەموو پێکەوە مەربوطین ئەتو لە بۆ من ئیش دەکەم منە بۆ تو ئیش دەکەم ئاسنگرێک لە بۆ کەجی ئیش دەکا ئەنگۆ ڕۆژنامە نووسن کامیرەوانەکە عینە لە بۆ تو ئیش دەکا ئەمن لە بۆ تو ئیش دەکەم ئەمە ڕسق دەینم مەقسەد ئەو باغە دەفرۆشی هەر کەس ئەمە وەسیلێن هەموو پێکەوە مەربوطین دەبی ئاگامان لە خۆمان بی ئاگاداری یەکتری بین یارمەتی خەڵکی بدەین خەڵک یارمەتیمان بدا لە هەموو مەعاناتێک. الحەمدوللا وەشکر یعنی هەیە بەسە تو برێوەشی ساڵەکانی پێشتر نییە باشە الحەمدوللا دەگوزەرێ خاستن ئێستا مەسەلەن ئەو کاتی مەعاش دەدرێمە لێرە کاسبکارین بازار جوولێکی دەکەوتێ وەشی مەعاشەکە مۆزەفەکە قەیتەشی سەرف کرد جارە دەست پێ هۆ دەگریتن ناتانی زیاتر سەرفکە لە عەدی خۆی هەتا بازار دەبرتەوە یعنی هەیە بەس ئەو هانیە. بازاری شێخەڵا بە یەکێک لەو بازاڕانەدا دەدرێت کە پێداویستی ڕۆژانە و سەرەکی هاوڵاتیانی لێدەست دەکەوێت بە نرخێکی هەرزان بەڵام کاسبکاران دەڵێن جموجۆڵی بازار وەکو پێویست نییە بەتایبەت ئێستا کە موچە دوا دەکەوێت و نازاندرێت کەی دابەش دەکرێت. بازارەکەی شێخەڵای بازارێکی بەناوبانگە لە بۆ هەرزانی سەرڕای ئەوەیە کە هەرزانیشە بەس بازارەکە زەعیفە لەبەر چ هۆکارێک دەگەڕێتەوە لە بۆ بێ مەعاشی بێ موچەی ئەگە مەعاشە بی موچە لە کاتی خۆی بدرێت بازارەکە زۆر باشە الحەمدوللا بەس بازار نەبی خەرک بەچ بکرد بازارەکە زەعیف بازارەکە مەعاش بدرێ بازار خۆش دەبی زۆر لە ئێستا ڕۆژێ بازار عیبینێ ڕۆژێ خراپە ئەوش هەموو دەکەتەوە سەر یعنی ئەگە مەعاش مەسەلە بدرێ بازار خۆش دەبی خەرک دێ شت دەکڕی خەرێکە مەسەلە ئێستا مەعاش وەگری دیری خۆشە دێ شت دەکڕی چی پێویست بی دەکڕی بەزەگە خەرێک پارەی پێ نەبی فەقیرانە هیچیان پێ ناکرێ. ماوەی 10 ساڵە دەسەڵاتدارانی کوردستان بە مەبەست و بە ناوی ئابووری سربەخۆوە کێشەیان بۆ موچە دروست کردووە و تاکو ئێستا نەیانتوانیوە چارەسەری یەک جارێکی موچە بکەن. دۆخی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە جۆرە کاریگەری لەسەر کۆی بازاری شاری هەولێر و هەرێمی کوردستان هەیە وەکو تەونی جاڵجاڵۆکەوەیە. دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەخۆی بەسەر بازارەکانەوە هەیە. لە کاتی خۆشی هاتنی موچە ئەوە بە دڵنیاییەوە بژانەوەی بازار و جۆڵەی بازار بەخۆیەوە دەبینێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.